بەمبەستی بە دوواداچوون و لە نزیکەوە بە ئاگابوون لە ڕەوشی تەندروستی لە قەزای دەربەندیخان کە بەهۆی بمەلەرزەکەی مانگی 11 ساڵی پارەوە زۆرترین زیان بەر ئەم کەرتە کەوت. ئەندامانی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان سەردانی قەزای دەربەندیخانیان کرد بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە پێویستیەکانی کەرتی تەندروستی لە شارەکە بگەێنە حکوومەت بەمبەستی دابینکردن و چارەسەرکردنیان. ئێمە لە ڕێگەی خۆمانەوە چەندین جار پەیوەندیمان بە وەزارەتی تەندروستیەوە کردو، دیارە ئەوان بودجەیەکیان تەخسیس کردووە بۆ نەژەنکردنەوەی نەخۆشخانەی گشتی دەربەندیخان، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دەستوبر نەکراوە. ئێمە سەردانی نەخۆشخانەمان کرد کە ئێستا گوازراوەتەوە بۆ ناو بەڕێبەرایەتی تەندروستی دەربەندیخان کە ئەو شوێنە زۆر نەگونجاو و نالەبارە وەزەختێکی زۆریان لەسرە. بۆیە ئێمە هەوڵەکانی خۆمان چڕ دەکەینەوە بۆ ئەوەی فشارێک لەسەر هەم حکوومەت بکەن و هەم وەزارەتی تەندروستی بۆی پەلە بکرێت بۆ نۆژەنکردنەوەی ئەو بینای مەڵبەندی بینای نەخۆشخانەی گشتی دەربەندیخان، چکە بەڕاستی نەخۆشخانە وەکو هیچ دەستگایەکی تر نیە، پەیوەندی ڕاستەوخۆی بە هاوڵاتیانەوە هەیە. ئێمە ئەو ڕۆبینیمان کە هاوڵاتیان لە نەخۆشخانە لە شوێنێکی کاتی کە بەڕێبەراتی تەندروستیە فشارێکی یەکجار زۆر جێگا و ڕێگایان زۆر کەمە. بۆیە من لێرەوە دووبارە داوا لە حکوومەت و لە وەزارەتی تەندروستی دەکەم کە پەلە بکرێن لە نوێژەنکردنەوەی ئەو نەخۆشخانەیە. جێگری بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان ڕایگەیان لە ئێستادا و بەهۆی بچووکی و نەشیاوی ئەو بینایی کە وەک نەخۆشخانە ڕۆژانە بەکار دەهێنرێت بۆ بینینی نەخۆش گرفتی زۆرمان بۆ دروست دەبێت. بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووەکار بۆ جێبەجێکردن و نۆژەنکردنەوەی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکانی شارەکە بکات. ئێمە دوو دەستگای زۆر سەرەکیمان لە کار کەوت. ئەم نەخۆشخانەیە کە ئیبینن خۆتان تەسویریکەن بۆ مەڵبەندێکی تەندروستی، مەڵبەندی تەندروستی شەید حەمید. ئێمە هەموو شوێنەکانمان لە یەک شوێنە کۆ کردوێتەوە. ئەوش بینایی بەڕێوەبەراتی تەندروستی دەربەندیخانە. هەرچۆن ڕێکی خەیلە و بینا بە شێوکی باش خزمەت ناکرێت لەبەرەوەی دیزاینی بیناکە بۆ شوێنی ئیداری ڕێکخراوە. هەرچەند ئێستا زۆربەی بەشەکانمان گواستۆتەوە ئەوێ، بەڵام لۆدێکی زۆری لەسرە. داواکارین لە حکوومەت نەختێ زووتر بێتە سەرخەت بۆ نۆژەرکردنەوەی خەستخانەکە و کەرتی تەندروستی لە قەزای دەربەندیخان یەکێک بوو لەو کەرتانەی کە لە قەزاکەدا و بەهۆی بمەلەرزەکەەوە زۆرترین زیانی بەرکەوتووە کە بۆ هۆیەوە بینای نەخۆشخانەی گشتی شارەکە و دوو مەڵبەندی تەندروستی ڕووخاون. زیانەکانی کەرتی تەندروستیش لە دەربەندیخان مەزەندە کراوە بە بڕی نزیکەی 12 ملیار دینار. تاوەکو ئێستاش حکوومەت دەستی نەکردووە بە کاری چاکردنەوە و نۆژەنکردنەوەی پرۆژەکان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندیخان.